كوابو گرنگی ئەم کۆمەڵکاریە بۆ کۆمەڵگەکە لە چەند نقطەیەکە. یەکەم بەشداربوون لە ئاراستەکردنی کۆمەڵگە و بەرەو ساڵحکردنی. وەختێک حیزبێکی جوولەکانە دروستە بێ و سەر بە ئیسرائیل لە کوردستانە، یا حیزبێکی داوێن پیسی و خراپەکاری کۆمەڵە جاشێک دروستێکەکەنەوە کۆمەڵە بەعسیە کۆمەڵی خەڵکێکی سەر بە دەر، بە تەکید ئەمە زەرەری زۆرتر. بەڵام کۆمەڵە خەڵکێکی مسلمان و بەدین و ساحب غیرەت و جوامێری و ئازایەتی و داوێن پاشی و دەستپاکی و خەڵکێکی پەسەند لەو کۆمەڵگەیە ئەبنە حیزبێک و کاریگەریان لە ناوایە. ئەم حیزبە بەڕاستی ئەبێ بە مەدرسەیەک لە مەدرسەکانی کۆمەڵگەک کەوابوو هەبوونی ئەم ڕێکخرا و ڕەوت و جەمعیەت و حیزبە بەم سیفەتانە بە تەکید لە قازانجی کۆمەڵگەکە. ئەمە بەردەوامبوونی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی نێوان خەڵکێکە بە بەهێزترە مێنێت و قیەمەکانە پارێز. دووهەم بەگەڕخستنی ورە وزەی ئەندامە پەرتەوازەکان. وەختێکە بینین کۆمەڵی خەڵکی سەلەفی لەخوا ترسی پیاوچاک هەیە، خەلفیەتێکی پێشووتریان لە بزوتنەوەی ئیسلامیە هەیە، نەبوون بە کۆمەڵ، نەبوون بە یەکگرت و ناچنەوە ناو بزوتنەوەی ئیسلامی، پارتی وێچێتیش نین و ڕقیان لە عەلمانیەتەکەی و قەنەعەتیان پێی نییە، کە ئێمە دەرەکەوینەوە دێنەوە لەگەڵ ئێمە یاکەونەوە ئیش. ئەم وزە پەرتەوازانە سەر لە نوێ کە ئەخرێنەوە گەڕ لە قازانجی کۆمەڵگەکەیە. کۆمەڵە خەڵکی چاوکراوە، کۆمەڵی خەڵکی محتەرام، کۆمەڵی خەڵکی داوێن پاک، کۆمەڵی خەڵکی بە ئەزمون، ئەمانە دێنەوە دیسان کە ئەکەونەوە کار. ئەم بەگەڕخستنی وزەی ئەمانەش لە چوارچێوەی ئێمەیە، لە چوارچێوەی زەید و عەمرێکی تر، لە چوارچێوەی جەمعیەت و حیزبێکی ساڵحە، قازانجی کۆمەڵگەکەی تایە، چونکە زۆرترین نیسبەتی پەرتەوازە بووەکان کۆبنەوە. هەروەکو زۆر جار ئاماژە بەوە ئەکەینەوە، ئەڵێین بۆ نمونە لە هەولێرە 300,000 کەس نوێژی جومعەکە، لەم 300,000 کەسە لە 110 نەخراوەتە حیزبی ئیسلامی و لە 110، یعنی هەر 100 کەس بگری لە مزگەوت کە دێنە دەرەوە 10 کەسیان حیزبی نین، 5 کەسیشی ئەگەر ببێ لە 200 کەسە ئەبێ ئاوای حساب بکەی، ئەوەندە کەسە نیسبەتێکی زۆر کەم هەیە. باشە ئەم نیسبەتە کەمەکە هەیە، باشە و خەڵکەی تر هەمووی ئەخرەیە وزیان بخەیتە گەڕ لە حیزبێکی ڕێک و پێک و چاکە. لەبەرەوە بە تەکید ئەشێ بەگەڕخستنی وزەی نەمان هەبێت. دیسان لە گرنگی ئەم کۆمەڵکاریە بۆ ناو کۆمەڵگەکەمان زۆربوونی مەڵبەند و ناوەندی پەروەردەیی و شوێنە کاریگەرەکانە نەڕوک و قوتابخانیان لێ دێ، مزگەوتیان لێ دێ، یانەکان ئەو تیمانە ئەو مەلایەنەی کە پەروەردە بن، ئەو داعی و شخصیەتانەی کە لە ناو خەڵکا قساکەن، ئەو سایتانە و ڕۆژنامەوانانە، هەروەها ئەوانەی کە کۆمەڵگەی مەدەنی ئەبەن بەڕێوە. چوارەم چاودێری و پێشخستنی باری سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی تاکەکان و کۆمەڵەکان و کۆمەڵگەکە، چونکە ئەم حیزبە، ئەم ڕەوتە، ئەم ڕێکخراوە متابعی کاروباری حکوومەتەکەکە، لە ڕووی سیاسی و طروحاتی هەیە، خیتابی هەیە، بەرنامە و پرۆژە و پرۆسەی خۆی هەیە کە خاتە پێشچاو کۆمەڵگەکەی استیفادەی لێ دەکات کە ڕەخنەژە لە دەسەڵات کۆمەڵگەکە دیسان استیفادەی لێ دەکاتەوە، چونکە ئەو ڕەفتارانە بکات، خەڵک دیسان ڕەخنەی بەقووەتر لێژەگرێت. پێنجەم بەشداربوون لە داڕشتنی یاسا و چاودێری ڕاپەڕاندنی. ئەم خەڵکە بۆ خۆی بەشدارە بێت و ئەمجارە لەو یاسا و ڕێسانی کە داڕێژدن، چونکە کۆمەڵی خەڵکی زۆر لەگەڵ ئەفکارێکا کە بوون، ئەم کۆمەڵە خەڵکە زۆرە ئەتوانن یاسا و ڕێسای خۆیان ببەنە پێشتر، چونکە سیمای کۆمەڵگەکە ئەکەن بەوە. یعنی ئێستا ئەلمانیەتی پارتی وێچێتی کە لەسەر دەسەڵات و بەهۆی ئەجهیزەی داپلۆسینی خۆیان و پارەی احتیلال و ئیمکانیەتێک کە لە بەردەستیانە و کەوادرێکی زۆر لە بەردەستیان هەیە، میلەتەکان واچەواشە کردو کە هەموو ئەلمانین. لە کاتێک ئەگەر هەر دەسەڵاتێکی ئیسلامی بێتەوە پێشەوە، ئیسلامیەکان بەگەڕخا دوو ئەوەندەی ئەلمانەکان هەر کەوادریان هەیە. بەڵام سبغەی ڕەنگا و ڕەنگەی دیمەنەکەی کوردستان ئێستا ئەلمانێتەکە بردوێتی بۆ خۆی، چونکە تۆ هێزت نەماوە. ئەو زمانە ئێمە ئەو هێزەمان هەبوو، مامۆستا مەلا عوسمانێک خۆچێکی پێ نەبوو، بەڵام بە شخصیەتی خۆی و بزوتنەوەکە و شخصیەتە ئاعتیباریەکەی بزوتنەوەی ئیسلامی خۆی فەرز کردبوو لەسەر ئەو ساحەیە. و ئێستاش کە ئەوە نەما، مامۆستا عەلی باپیر وەکو لە کتێبەکەیان نووسیوەتی هەڵێ بە یەکێتی ماوتمان ئەمان بن بۆ چۆ ڕوو بکەی نەچوێت،
پێشەوەی لیان بدرێ هێشتا هەموو چەکەیان پێ بوو هەموو بیلیمان کە چۆن لەسەر تەلەڤیزیۆنەکە اعترافیان بەوە کرد وتیان یەکێتی قبولی نەبووەکو کاک فاروق کۆکۆی باسی کرد وتی یەکێتی پێی وتین کە لە باوە کۆچەکەوە کە لە هەڵەبجەیە و کەسانی شارەزای ناوچەکە نین لە هەڵەبجە شوێنێکی لێ پێڵم باوە کۆچک مەقەڕی کۆمەڵی لێبوو کاک فاروق قەڵێ لەوێەوە یەکێتی هێناینەوە بۆ ناو خورماڵ هیچ جێگاش نەبوو لەوێ خۆی مەقسوود بوو بۆ ئەوەی هەمویان لە خورماڵ کۆ ببنەوە بۆی ساڕوخەکان بگرنەوە بۆی زەربەکە بەر زۆرترین نسبەتی ئەم خەڵکە بکەوە کە کەوادری ئەو ئیسلامەتیان لەبەرەوە شتێکی زۆر گەورەیە تۆ ئەبێ بگەڕێتەوە سەر ئەوەی کە بەشداربی لە یاسا و ڕێسادانانە لە چاودێری ڕاپەڕاندنیا ڕەخنە لە یاسا و دەسەڵاتداران بگری ڕەخنەیەکی وە زەعیفیان کە بیانێنێتە خوارەوە لەسەری نەک ڕەخنەیەک بڵێن وەڵا ئێمە ژەڵێن گەندەڵی هەیە بەڵام ێ باشە عومەر فەتاحی ژواڵێ بەرهەم ساڵحی ژەڵێ بەڵە گەندەڵی هەیە بەڵام بەو حەجمە نییە فازڵ میرانی ژەڵێ بەڵە گەندەڵی هەیە بەڵام تۆش مەلایەکی هەر بڵێ گەندەڵی هەیە و بەڵام هیچ فەرقی قسەکەی تۆ قسەکەی ئەوان چییە دیسان گرنگی حیزب و ڕەوت و جەمعیەت و ڕێکخرا و ئەمانە لەناو کۆمەڵگەکە بۆ ئەوەیە کە ئەندامەکان خۆشحاڵە بن ئەوانی کە لەوێ ئیژەکەن کە حیزبەکەیان بەرەو پێشەچێت لە خزمەتکردنا دێنە پێشەوە نفوز و دەسەڵات و شعبیەتێکیان بۆ دروستە بێ توانای ئەوانە بێ دوایی بەرنامەجی خۆیان ببەنە پێشتر و قەنەعەت بە زۆرترین نیسبەتی خەڵک بکەن ئەلێرەوە ئیتر جەماعەتێک دروستە بێتەوە پێدرە جەماعەتی مەرجەعیەت کە ئێمە طموحمان ئەوەیە ئێمەش بۆ خۆمان وا دروست ببین وردە وردە قۆناغەکان ببڕین بۆی ببین بە جەماعەتی مەرجەعیەت جەماعەتی مەرجەعیەت ئەو کۆمەڵەیە کە تاکتاکی ئەندامەکانی ڕەوش و شێوازی کار و دید و تێڕوانین و پێناسە و تەسەورات و مەنهەج و هەموو شتێکیان لەم جەماعەتە وەرگرت ئەمەیە پێوترێ جەماعەتی مەرجەعیەت کابرا ناشێ سەلەفیەکە لە ناو کۆمەڵی ئیسلامیایە بەڵام فتوا لە مامۆستا عەلی باپیر وەرناگرێ ئەی چۆن ئەمیرتە چۆن ئیمامتە لەبەرەوە تەنزیمەکە بۆ خۆی واشل و شێواوە یەکێکی تر نەهزەیە ئاڕاستەکردن لە محەممەد حەکیم و ئەفۆن ئاڕاستەکردنی حیزبی لە محەممەد حەکیم وەرناگرێ کە هەر ئەندامی مەکتەب سیاسیە هەروە لە کاک ئارامی وەرەگرێ لەبەرەوە فەرقەکە لێرە ئەم جەماعەتە نابێ بە جەماعەتی مەرجەعیەت نە لە ڕووی سیاسیەوە نە لە ڕووی دید و بۆچوونە دینیەکەوە یەکێ سەلەفی و یەکێکی تر عەشایر و یەکێکی کە ئەمە هەرەو ڕەخنانی کە لە بزوتنەوەی ئیسلامی ژیرە ئێستش بە هەمان شێوە لەمانە ژیرێت لە ناو یەکگرتووە ناشە کابرا یەکگرتووە فتواکان لە یوسف قەرزاوی وەرەگرێ بەڵام کاری سیاسی لە مامۆستا سەلاحەوە وەرەگرێ هەڵە وەڵا احتلال جائزە لەگەڵ هەموو اتفاقی بکەین یوسف قەرزاوی ژەڵێ احتلال جائزە خۆی پیا بتەقێنیت ئەمە چەندی بە چەند کابرا تووشی چ ئیزدیواجێتێگە بێ لێر لەبەرەوە مەرجەعیەتی جەماعەتەکەش ضروریە کە هەر لە خۆیان بێ ئەنجا ببێ بە جەماعەتێکی مەرجەعیەتی عەقائیدی فقهی فکری سیاسی ئەو کاتە ئەندامەکان خۆیانی پێوە بەستنەوە ئەو ئەندامانە پێناسە و پێوەری ئەو گروپە ئەو ڕێکخراوە ئەو جەمعیەتە ئەو تەوژم و تەیارە ئەگرێتە خۆی ئەنجا ئەندام باشترین ڕۆڵی خۆی لەو مەیدانە ئەبینێ کە خۆی تیا دۆزیوەتەوە ئەو جەماعەتە تەوجیهیەکات ئەو جەماعەتە مەرجەعیەت پاڵنەر و حەز و ئاڕاستەی ئەندامەکان هەموو ئەبن بە پاڵنەر و حەز و ئاڕاستەی جەماعەتەکە یعنی ئەم جارە ئەندامەکە وای لێدێ ئەم ئەندامە جەماعەتەکە ئەم جەماعەتەش لەو ئەندامەیە ئەدرەوشێت یەک ئەندامێکی ئەم جەماعەتە مەرجەعیەتە بکەوێتە شوێنێکەوە کابرا لە شارباژێر ڕەبەتەنیا ڕوحی ئەم گروپەی هەموو ئیستیعاب کردو و جەماعەتە مەرجەعیەتەکەی وەرگرتووە لەوێ بەتەنیا بۆ خۆی تەمسیلی ئەم جەماعەتە مەرجەعیەتە ئەکات چکە توانای هەیە لە ڕووی فکریەوە لە ڕووی عەقایدیەوە لە ڕووی مەنهەجیەوە لە ڕووی هەموو شتێکەوە پێگەیشتووە ئەمە ئەبێ بەو گروپەی کە تۆ حەزت لێ ئیشی تیا بکەیت و ئەوش حەزەکات تۆی لەگەڵبی ئەمە ئەو گروپەیە کە تۆ خۆی تیا ئەبینیتەوە ئەوەش ئەو گروپەیە ئەو گروپەش تۆوا ئەبینێ کە ئەشهەدو بالله شایانی ئەوەی ئێمە هەموو شێ پشتت بگرین و ببی بە ئەندامێکی چالاک لەم ڕێکخراوە
لەبەرچی لەبەر توێ سەرکردایەتەکەت قبول کردووە بەرنامەکەیت پێ جوانە پێگە و جەماوەرەکەیت بە دڵەکە لە خواترسن خواناسن سەرڕاستن جددین و هەمویان وەکو مێشەنگوین ئیشەکە ومێدت بۆ دروستە بێت کە ئەمانە ئەگەر دوای 2-3 ساڵ بەم شێوەیە ئیشکەن زەمینەیەکی بەقووەتر دروستەکەن لە کوردستانیش لەبەرەوە ئەگەر ئێمە لە 2010 100 کەسەکەمان دۆزیەوە و پەروەردەمان کردن بۆ دوای 2010 ئەنجا زەمینە فکریەکە ئەجۆزینەوە بۆ کوردستان بە 100 کەسەوە تەوجیهی کوردستانەکەینەوە ئەم کاتاڵێ ئەمە مەنهەج و فکر و تەسەوراتمان تا ئەو زەمانەش ئێمە 35 کتێبەکەمان هەموو تەحدید کردووە 35 کتێبەکە دیارەکەی نەڵی کاکە گیان ئێمە لای ئێمە هەر کەسێ بێ بە هاودین واتە مەرحەلەی یەکەم ئەبێ ئەم 15 کتێبیان بخوێنێ ئەوەی بوو بە هاوبیر ئەبێ ئەم 30 کتێبەی خوێندبێ یا 35 بۆی تەحدید کراوە ئەنجا ئەمە لە ڕووی زانستەوەی لە ڕووی پەروەردەییشەوە ئەبێ لەگەڵ تابین خۆ هەرەوەندە کافی نییە بە ناوێشی مستعارەوە بێ لە مەعهەدەکەیات توانێ هەمووی بخوێنێ و امتحانیشی تیادا بەڵام پێویست بە واکە بیناسین هاتوشۆکردنمان لەگەڵ یەکترێ بێ برایەتی و خۆشەویستیمان شەو نوێژمان عیبادەتمان تەزکیەی نەفسمان حەڵاڵ و حەرام وزە بە گەڕخستنمان شارەزایی بوون لەگەڵ یەکتر خوشکل برایەتی یەکتری بۆی وەلایە دروست ببێ المؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض ئەوەش ئەو هاتوشۆکردنە زیاتر ئەخواز ئەنجا دوایی هەڵسەنگاندنی ئەمە دێتە پێشەوە کە گیانی هەرەوەزی چەند تایە ئەم کەسە ئاوە ئەم کەسە سەیرەکەی لەم جەماعەتەیە خۆیە بینێتەوە سەرکردایەتەکەی پێ قبوڵە لەبەر پێی وایە مەرجعیەتێکە پێی وایە عەقیدەی لێوەرەگیرێ فقی لێوەرەگیرێ فکری لێوەرەگیرێ سیاسەتی لێوەرەگیرێ تەزکیەی نەفسی لێوەرەگیرێ بەتوانایە دڵسۆزە خۆنەفرۆشە خاوەن مەلەف نییە خیانەتی نەکردووە سەرڕاستانە هێناوێتی ئەمەی پێ قبول ئەنجا بەرنامەکەی پێ جوانە بێ منهجێکی جوانە ئەمە ئەدیلەی قورئانە ئەمە ئەدیلەی حەدیثە ئەمە فقهە ئەمە فکرە ئەمە تەزکیەی نەفسە ئەمە هەموو بەرنامەکان شتێکی زۆر جوان و نایابن و ئەنجا ئەو خەڵکی کە ئەشیان ناسێڵن فلان کەس وەڵا لەو ڕەوتێ فلان لەو ڕەوتێ فلان لەو ڕەوتێ کە ئەیان بینێ سەیرەکە زۆر کەفاەتیان هەیە زۆر لێ هاتوون زۆر لە خواترسن زۆر ساڵحن ئەنجا بە جۆرەی دەرەجاتیان بە جۆرەی قاڵبوونەوەیان لە مەنهەجەکەیە باشتر دەرەکەون ئەدرەوشێنەوە کەوابوو ئەم گروپە ئەم ڕێکخراوە ئەم جۆرە کۆمەڵە کە جەماعەتێکی مەرجعیەت بەجێدێنێ ئەمە ضروریە کە لە ناو خۆمانە ئێمەش محاولە بکەین درستی بکەین